الو الو نوح لتلندري لهوليري لهوليري كورا نوح كل اللي شقد لك ناونيا نسخة شي لك نمنا كورا نوح غاردا شقي بغاردان ببتاري بيزوب شقي يككم لشقي دانا يبدا كم لسكلي ده او زارت سنة تسيرا قد فيها وكرديها كورا وقت يوقص على نية زو بقى شقي من البصاري اللي يككم ده ولا سزنيمها يكك جلوي سزنم كرديها كورا زوب يا نوح هو براستا لا تشدها كورا وقتي ويني كاكا كاتك توابو باشا بتسو جانا كان باشا برو او زي باشا وش بيم قوتي دايخو حافظ دستكان تخوش زود وچی دەکەی لێیە؟ کاکە تۆ لەگەڵ دلێ؟ کاکە سوێنە خۆم ئێستا هەرچی بڵم تۆ بڕۆم پێ ناکەی. ئەتوو لەگەڵ دلێ لێرە لەو شوقەی ها خەریکی کاری بێڕەوشتی ها هەی پێ ئابڕوو کاکە خۆت دەزانی من تا ئێستا هیچ غەڵەتێکم نەکردووە کەی حەلاو ئابڕوویەوەم بردووە تا ئێستا بیکەم. نەمدیتم و بەس ئێستا دیتم. تۆ دلێر لەگوێ ناستی. دلێرە چێ دەناسم؟ ئێستا پێت دەڵێ. ئەو هاتوویە داخوازی من ئەی بیست بێت سوێنە خۆمتی وەرە بە قسە بکەین. داخوازی ها؟ سێت و دلێری ناناسی؟ ڕۆژانە بە دایان کچی ڕانەبێری. ئەتوو ژیەکە چی لە نێچیرەکەی وەت پێگەیشتی؟ سوێنە خۆمن یەکەم جار مەیەم بۆ ئێرە وتی با قسە بکەین لەسەر ئەوەی کە بێمە خواز بێنی وتی با بچینە کافتریا وتم ناچم سوێنە خۆمن دەچوومە کافتریاش لەگەڵی وتم نەوەت یەکێک بمبینێت حەمان بچێت. هەمان دەچی ها؟ سوێنە خۆم ئێستا هەرچیش بڵێم تۆ بڕۆ ناکەی. دلێر تا ئێستا دەستی بەردەستیشم نەکەوتووە ئەوتی ئەمە خواز بێنیت. سوێنە خۆم دلێر وتی وەرە ئەبڕین بۆ ئەوێ لەسەر داخوازی قساکەین. داخوازی ئەمە دلێری دەناسم برادەری منە دلێر پیشەو کاری ئەو کوڕەی ئەوەیە ڕۆژە تێوارێ بە کچی ڕانەبێری ئەتوو ژیەکەی ئامۆزەکانی دلێر تێگەیشتی لێرە پێویستە بەتکوژە. بمکوشە من ناترسێم بەڵام هەنە ڕاستیە بێ بێزانیت سوێنە خۆم کە دلێر دەستی بۆ دەستی من نەبردووە بمکوشە سوێنە خۆم دلێر دەستی بە دەستم نەکردووە خوازانێ چەند ئافرەتی وەکو منتە هێناوەتە ئێرە بە ناوی خۆشەویستی بە ناوی خوازبێنی قۆڵتان بڕێبوون هەڵتان کەوتە دوو تۆ لەگەڵ دلێرە هیچ فەرقێکت نییە بەس هەموو کاتێک ئەبێ ئافرەت بە جێگەی بدات عەدالەت بەس لای خوا هەیە
تۆ چیەکەی کاکە؟ ئەو چۆقۆیەم بەرێ کایە؟ من بوورە کاکە. نه اصلا تو من بوره مسئله چی کردی هیداله لدرگاه هرچی بری لدرگاه ددریتو راست لدرگاه هم درام من برای چی باش نبود ماویک فراموشم کردی لسوزی برایتی بیوشم کردی تو خواه ببوره خوشکەکە توخوا بابەتی کە ئێستا ڕوویدایە با لە بینی خۆت و خۆم و خودا بێت توخوا بەڵێن بێت. دەبەمەوە کۆلێژیش باشە؟ کایە با دلێریش نەزانێت. خەمیوەت نەبێت بەڵێن بێ هەتا ئەو دقەی ئەو ڕۆحە لە گیانم مابێ ئەمن هیچ شتێک نەدەرچێنم ئەو بابەتە لەگەڵ خۆم دەبەمە ناوبۆ تەواو پێکەوە ڕێگایەکی ڕاست دەگرینە بەر. تەواو